ئەو کاتەتان باش بینەرانی ئازیزی کوردستان 24 لە هەرکوێیەکەن کامەرانم کە لە بەرنمەیەکی تازەی هاوڕێی تەمەن بێەوە دەگەم. بەرنمەکەی ئەو شۆمان جیاوازە و بە میوانداری کەسانێکی جیاواز، کەسانێک کە تانیان دراما لە رادیۆ و لە تەلەڤیزیۆن بە سەرکەوتووی نمایشی خەڵک بکەن، خەڵکانێک کە جێپەنجەیان بە درامای کوردیەوە دیارە. مامۆستا بەخێر بێن. مامۆستا لەگەڵ ڕەمەزانێ چۆنن؟ باش دەبین ئینشاءالله. ئەمن پیرۆزبایی ئەو مانگەی دەکەم لە هەموو مسلمانان، داواکارم خوای گەورە تاعەت و عیبادەتی هەموو لای قبول بکات. یەک لە سیمای ئەو ڕەمەزانەی ئەوەیە دنیا هێشتا فێن بکە. لەبەر ئەوە ینی عادەن ئەوانەی بە ڕۆژوو دەبن زۆر هیلاک نابن، زۆر ماندی نابن. وەچی دەڵێن ڕەمەزان هەرسی ڕۆژێوەلی ناخۆشە وایە بەخۆی دەڕوا. مامۆستا تو کوی وەزعی تو کۆ لەگە ڕەمەزان؟ من باشم، زۆر سوپاس. بەخێر بێ گەلە بەخێر باش ئینشاءالله. زۆر باشم الحەمدولله، زۆر سوپاس. ڕەمەزان پیرۆز بی لە هەموو لایەک. توش پیرۆز بی چاوت مامۆستا تو الحەمدولله لەخوای بەزادی باش. مامۆستا عەبدوڕەزاق تو کوی باش وەنیە؟ لەخوای بەزادی دەڕوا الحەمدولله. مامۆستا تو ئەزاد ماجی زۆر باشە. پیرۆزبایی مانجی ڕەمەزان لە تەواوی خەرچی شاری هەولێر و کوردستان دەکەم. هیوادارم مانگەی خێر و بەرەکەت بی بە سەلامەتی تێپەڕیتن. ئامین یا ڕەب. باشە لە کاتی خۆی کاتی کە مەسەلەن دراما و شتان دەکرد، ڕەمەزانانیش هەر بەردەوام بوون؟ بەتەکیت لە ڕەمەزانانیش مەسەلەن ئەگەر باسی شانۆ بکەین لە شانۆوە دەست پێ بکەین ئەو کاتانی ڕەمەزان، چکەمە هیچ حسێبەکمان نەدەکردەوە. ڕەمەزانە مانجی دیکەیە شتی دیکە هەر کاتە کارەی شانۆی هەبوو یان کارێکی درامی هەبوو پێکەوە ئیشەکەمان دەکرد و بەبێ ئەوەی هەست بە ماندیبوونیش بکەین. ئەدی ئەو فترێک کە پێکەوە بوون هەنجیش کاگوسامە بەڕۆژ بەری خۆی دەزانێت چێ تەقسەکەیە لە مەوزوعی دراما لە زۆربەی تەلەڤیزیۆنەکانیا بەگشتی لە میدیا ئەوەیە مانجی ڕەمەزانان ئەبی دراما پێشکەش بکرێت، یان ئەو لە تەلەڤیزیۆنی بوویتە سیمایەک. ئەوجە زۆر جار ئەتوو مەسەلەن کە زنجیرە دراما هەشی دەنووسی دەبینی هەندێک مەشاهیدت دەکەوتە ناو ڕەمەزانی پێڕاناگەی لە کاتی مۆنتاجی چەند مەشەدەک دەمینێ لە حەڵقەکانی ئاخیری مەجبوری بە ڕەمەزانەیش بکەیت. یعنی ئێمە لە کۆچی بە ڕەمەزانی ئیشمان کردێت جاری وا بۆ لە سە مۆنتاجی دیتیتمان مەشەدەک خەلەلی تێدایە دەبیتە سوورکەوە. ڕەمەزانی شاتیە مەسە تەلەفۆنم کردێ لۆ کاک حاجی لە بۆ کاک ماجیدی کورە کاکە وەرن با بچین ئەو مەشەدا دەنگ باش دەبنێت. لە پاش فیتار یان فەرقی نەبووە بە ڕۆژ دەچوین ئەگەر ئاو خواردن شتوای تێدا نەبێت تەبان وەنیا ئەوە بەجە باش دەکرد پێ برێم. ئەمە درامایەکمان تەسویر کرد ڕەزیلی لە گوندی تووڕەقی ڕەمەزانە، ینی بەو ڕەمەزانەی دەچوین. تووڕەق مامۆستا گوند نیە ئێستا گەڕەکە ئەمە باش ساری 96 دەکەم. کاک حاجی عەبدوڕەزاق لەو مەشەدەی دەبووە نانی بخووە، پیاوەکمان هینا پێشیوی دەورماندایە بە ڕەحمەت بی نەمایە فەقیری تەمسیلی نەدەزانی، ینی هەر ئەوها نانی بەدەست گۆچی مەدانن دەگوم ئاوی ینی ئەوە لەوێ بوو. گۆتم ڕاگرە گۆتی لۆ گۆتم ڕاگرە ئەوە نابی چون بەتەنێ پێم گۆ بەدزی گۆتی با ئیش بکەن گۆتم ئەگەر ڕاناگری ئەنگۆیش بکەن من دەڕۆم بەبیرت دێ گۆتم ناتەوەمە وشێ ینی خۆت مخریج بووی یان دەورەکانتان کاکوڵا مخریج بوو بە زەمە نووسی بوو. بەس ئەمە فەرقمان نەبوو، ینی برا بووین هەردووکمان یەک کەس بوو، تەواوکەری یەکتر بوو، تەواوکەری یەکدی بووین. ئێستاش تەواوکەریەشین. پێم گۆتم ماری کاک عەبدوڕەزاقی لە چێیە؟ گوتی لە نەسیجیە بەس نەخۆشە. گوتم ئەتوو بەس مارم پێ برێ ئەمن دەستمە ماری. گوتی باشم یەکەم جارم بوو کە ئیشی لەگە بکەم. هێواری ڕاست تەکسێکمان گرت سیارە و شت کەم بوو زۆر چوینە مارێ پێکەوە بەبیرت دێ چوین گوتمان کاک حاجی حەزمان لێ ئیش بکەین پێکەوە درامایەکمێ بە ناوی ڕەزیلیوانە. گوتی نەس گوتم ئەوە نەسدامێ. گوتی دێ سبەینە چوینە دوی هات نەکەر حیواری خۆی تەبە ڕەمەزانیش بوو نەخۆشیشە کاک حاجی ڕەبووی هەیە نەکەر حیواری هەمووی لێبەر کردبوو هەموو دەستەکە مەسەلەن مەسیلە کە دەیگۆ ئەو دەگونا ئەو هانیە ئەو هەیە و فعلەن هات نانەکەی لۆ دەوی برد ئاوەکەشی فڕ کرد. ئێستا ببینی ئەو مەشەرەوە تێ باوەڕ ناکەی کە خوارد نانەوە تێ دەگەی دەخوات باشە ئێستا باوەم گوتم ئەوە مەسیلە بەبیرت دێ. مامۆستا شکوورلا ئێستا تو تازە لەگە مامۆستا دکتۆریش قسەمان کرد پێشی ئەوەی تەسیرێکی زۆر گۆتی زۆر کاریگەری هەبووە. تو بزانام لە شانۆڕا دەستت پێ کرد و دوایە چۆن بوو ئاشنایەتیت لەگەر مامۆستا؟ وەڵا
ئەمە لە شانەوە دەستم پێکرد ڕاستە لە هەفتایەکان کۆمەڵی هوەر و وێژەی کوردی بەرێ لە سەدەستی مامۆستای خوارێ خۆش بوو مامۆستا تەڵعەت سامان کە ئەو مامۆستان بوو لە شانەوە دەستمان پێکرد لە هەفتا و بگرە هەتا هەشتایەکان و هەر پێکەوە بوون زۆر کاری شانەوەیمان کرد لە هەفتایەکان شتێکی گچکەمان کرد لە بۆ تەلەڤیزیۆنی کەرکووگە و کاتە بە ناوی گوێزان یەک جار لێدرا لە نووسینی مستەفا ڕابەری بوو لە دەرهێنانی وەکو شانۆیی مامۆستا تەڵعەت سامان بوو بەس لە بۆ تەلەڤیزیۆنی حوسێن نەسراوی هەبوو کابرایەکی عەرەب بوو ئەو ئیخرازی تەلەڤیزیۆنیەکەی کرد نۆهەتەکان هات کە نۆهەتەکان هات ئیدی ئەم بەردەوام بووم لەگە تیپی کۆمەڵ و هەروەها هاتین بە خزمەت کاگوسامە و کە لە ڕادیۆی یەکەم جارە من بەڕاستی ئەو وەزەهاسۆی بەیانیان آخر پێشەوەی من گرفتەکە لەوەی دابوو وەزع زۆر هیلاک بوو خەرک نانی نەبوو خەرک برسی بوو لە بۆی شەڕ بوو ئەم ژێکم لەو کەسانە بووم بەڕاستی هەموو ئەو دۆخەماندیت ئەو ناخۆشی و ئەو قەیرانە و دوو قەیران لەسەر هەرێم بوو هاتم لەگەر کاک ئەکرەمی پێکەوە هاتینە لای ئەکرەم مەولود لای هونەرمەند ئەکرەم مەولود هاتینە ڕادیۆی هاتینە ڕادیۆ بابزانین ڕادیۆی یەکگرتو هەیە تازە بوو ڕادیۆیەکە وابزەمە و کاتی 3 ساعات مامۆستا لە حەدید و خەشەب بوو لەسەری فەرعەکەی حەدید و خەشەب بەرامبەری بوو بەس ئەوە زار بەرامبەری بوو لەوبەری تەنیش ڕێزی مزگەفتی جەلیلخانی لەوێ بوو هاتم سەلامم کرد و کاکوسامە بەبێ بیناسی بەبێم بیناسم کاکە لە حرەسەکەم پرسی ئەرێ مدیری ڕادیۆی چێە وت کاکە کاکوسامە جەمیلە کاکوسامە کوڕەشی ڕەشتارەی ڕدێنەشی ڕەشی پرچەکی زۆری فاینلەشی هەندێک گەورەی لەبەر بوو لە پشت کورسی مێزەشی دانیشت بوو بەس شتی دەنووسی پڕیشی سەر مجەلە و ئەو گۆڤار و جەریدە و شتانە بوو وەڵا کاکوسامە ئەلحەقا بە خێراتنێکی زۆر گەرمی لە من کرد ئەتوی ناسی مامۆستا ناسی ناسی لەبەرچی تازە بوو منش کوڵا شێخانی مەگوتم ئەتوغەنی و نانی تعریف کەسەیە تو نەناسی ئەمە تازە کەوەکانی قەلەچوو مامۆستا وا بزانم ئەتوو وەچ عەرب دەڵێ 300 کتاب ئەتوو بینەرێکی زۆر غەریبی شانۆ گەریەکانی ئەمن بینەرێکی سەرسەختی شانۆ و دراما بوویمە یعنی ئێستا ئەوانە زۆر شتێ ئەمن بە بیریان دەینەوە هەموو جارێ باز دەکرێ یعنی دەرێم نە ئەوها نەبوو ئەوها بووها باسی گوێزانی کرد وەتە مستەفا ڕابەر هاتین کە بە خێراتنەکی زۆر گەرمی کردم و ڕێزی چکە تازە کەوەکانی قەرەچووک لێدرا بوو زنجیرەی کەوەکان ئەمن لەوێ دەوێت دەرهێنانی مامۆستا تەڵعەت سامان بوو دەوری قادراغەم هەبوو دەوری قادراغەکە ئیمن بوو ئەو کاتی ئیدی هاتین وتم کاکە من هاتیمە لە ڕادیۆیە من کات خۆی لە کۆمەڵی هونەر وێژەی کوردی شتی ڕادیۆییمان دەکرد لە بۆ بەغدایە مامۆستا خەلیل گوتم ئەمە شارەزاییم هەیە لە شتی تەمسیلی لە شتی ڕادیۆیی دەتانم هاوت یەڵڵا وەڵا هەر لەسەر مێزەکەی کاگوسامەی گۆڤارەکی لێبوو گۆڤارەکی پەیامی ڕاستی وەڵا تەمەشام کرد بابەتەکیان نووسی بوو پاشی کۆچەکەی لەسەر کۆچڕەو وەڵا هەر 5-6 دقە هاتەمەشام کرد حاجی کاروان ئەو کاتە لەسەر میکسەری بوو لەگە کاک سوهەیبی کاک سوهەیب گوتم کاکە ئەو مۆسیقە و پارچە مۆسیقانم دەوێت لە بۆ کۆچ لەگە کاگەکرێمی گوتم یەڵە بە کاکە تۆ دەورەی بینەمە دەورە شتەکەمان تەسجیل کرد لە بۆ سبەینێ وابزانم لێدراوە لە بۆ سبەینێکە کە لێدراوە تەمان سەدایەکی زۆر گەورەیدا ئەو جە مامۆستا عەفوان دەینە سەر سەدایەکەی کاک حازی ئەو سەدایم لۆ باسکە کە لە ناو خەڵکی ئەو بەرنامە ئەو شتەموندا سەدای دەداوە لە ناو خەڵکی ئەتوو وەبزانم مامۆستاگە لە بیرم دی دەوری لێزەرت هەبوو بزانم مشکلە ئەوزە لێزەرم زارێ لۆ باسکە کونەبای وازبیدا لێزەر کە کوردوارە پێ دەێت چاپیسی هەتا وا خەڵک نازانم وهات چاوترست کردبوو یعنی مەتحی خۆم نەکەم یعنی دیارە دەورەکەم وای نایە هەموو قەناعەتی هاتووە من فعلا چاوم پیسە طبعا ئەو نووسی بووی کاگوسامە نووسی بووی وهای لۆ نووسی ئەو زارەکی ئەو لە زادەی کوێە ماڵمان
دائما سياري شحن اشتوا بيدادي بله روزتي دو طابق سياري شاحنه تريلا قورا كيف الرئه اوي لو شحني الرباز يكره قلت كوره مثبت دوايا حادث ما بيدنا هو السبب والله طبعا قناعتي انا دول تساوم او تمام مستهر لو قناعتي ابد سبلي بلام على يعني كاتقسم كم قسيناكم خۆی دەزایت ئەمە سەرەتا کۆمەڵک هونەرمەند کۆبینەوە لە دەوری کاگوسامەی بەڕاستی کۆمەڵە هونەرمەندە خۆشەویستی ئەمەی کۆ کردەوە باست خۆشەویستی لە هونەر نەک چاومان لە پارەبی و مادە شتووە ئەو خۆشەویستەوەی لەمە کرد بتوانین هونەرەکی زۆر زۆر پێشکەش بەو شارەی بکەین ئەوە بوو پێش زنجیرە درامای کۆچ کورتە تەمسیلی ما کرد بەڕاستی زۆر دەنجی داوە چکە ئەو کاتی وەچی کاکشکوڕا باسی کرد وەز ئەوێرە بوو کوردستان باش نەبوو بس یەکشت وەبزانم هەفتە زیاتر هەفتە درامام کردی ئەوزەوی شانەماکە یەک لەوانە کۆچ بوو کردمان ئەمە ڕۆنی علەم وەرگرت لێ پێ دەڵێن عەلەت سلمن عەلەت سلمن دەزانیت سێم زۆر شانازی بە و کەسایەتی دەکەم چکە من عەلەت سلمن نیم بەڵکو دەوری عەلەت سلمن بەرجەستەکردنی دەوری عەلی ئێستا لەو شارەمان کامەران لەو شارەمان پڕی عەلەت سلمنە حەز دەکە پارەیە بی حەز دەکە قسریە بی حەز دەکە ئەتو مەسەن خەڵکانەکە نایەندی تێکا باسی دەورەکەم لەو بکەم کە ئەو شتانەی دەوێتن لە پێناو ئەو شتانە پیاوی دەکوژی دزی دەکە تەنانە لە بابی خۆشی دەداتن ئەمە باسی ئەو خەڵکانە دەکەین دەڵێن ئەوانە نا ئاگاتان لێبی توشتان بە تووشی ئەو کەسانە نەبیتن ئەم بەرجەسەی ئەو کەسەم کردیە ئەم بەخۆم هەر مازیدم طبعا ئەوە هەڵبژاردننی ناو ئەوزە دەمیز ماوەستا ئەو سوارە طبعا ئەوە ئەمن دەچوومە مەسبەحی بلووی هاوینان مەلەوانیم دەکرد ڕۆژێک مەلەم دەکرد دیتم کاگمازیت هات ئەوەی لە ناو ئاوێبی لە ناو مەسبەحی خەرچی لە دەرێ دەناسی بەس ئەوەی یەکسەر بێتە ژۆرێ ئەوەی لە ناو مەسبەحی کەس ناناسی ئاوەکی شینە هەمووش وەچیەکە ماوەچی دەوێ هەتا کەمینت دانابوو لۆی ناوەڵە ئەوە نازم کوڕ ئەوە کلاویش لەسەر بڵندی کوڕی هینا لەو مەلەوانی ئەمن دیتم هاتە ژۆرێ ئەو ئەمنی نەناسی ئەمش لە دەری گوتم کاگعلی ئاوڕێدا گوتم کۆی باش زۆر مەمنوو ئەمن ناناسی یعنی ئەوە زۆر دری خۆش بوو فەنانەکە و خەرج لە ناو ئاوێ جەماوەر سەلامی ئاشنایەتی و کاکەمەرە حەزم لێ شتێکی باتەوە وەچی ئەوە نیە ئەو هەوایەکە هاتە بەرەوزە گوتم عەلەت سرمن عەلەت سرمن تێکیدا هەمووی تێکدا تێک گوتمەوە توی هات بەتوندی هات لەو سەری ڕا ئەو های کرد ئەمنی دیت گوتی قەت تەوەقع نەکەم لەناو ئاوێ بەقەراری لەو جێ دوورێ ئەوە ئەوە لێرێ تێنەگەشت وەلای دە زۆر قسەی خۆش کاکەمەران تەمسیلەکانمان ئەوەندەی خۆش بوو ئەوەندە بە واقعی تەمسیلەکانمان دەکرد چوو بە ناخی ملەتەکەی خەڵکانی بەڕاستی وە تێدەگەیشت ئەمە دزم ئەو پیاوەکی باشە ئەوێ خراپی ینی دەورەکان ئەوەستەرا ئەو لەو خۆشی دەوری خراپی دەنووسی خۆشی یعنی وە نەبی بلێ کاک بەخۆم هەموو ئەمە دەزانم دەوری خراپی لۆخۆ لۆ مامۆستاش ڕۆژەی وەنیە مامۆستا کاک شکڕە لە بازارە دەڕۆیشتم توکاندارێک بانجی کردم گوتی مامۆساتی ئێرە وەرە زەحمان نەوی وڵات چوم لەکنی ڕاستام کورتە مەوزوعەکە گوتی ئەتو دوونێ بە پاسی چوبیە بازارێ گوتم وەڵاهی ڕاست دەکەی ماڵم لە شۆڕشیە چوومە بازارێ گوتی هیچ ئافرەتێک پیرێژنەک لە تەنیشت دانیشت بوو گوتم وەڵاهی ملاحەزە احتیمالە کورە گوتیەوە داکەم بوو ێ گوتم ئەوزە چێ داکت بوو کورە گوتی وەچی ئەتوو چوبێت تەنیشتی زرایی چ بوو گوتی هاتبۆ مارە عەلەت سلمن هاتووە تەنیشتم دزات بەرچی خۆ تو گوتوەتە دزیم لێ نەکات ینی ئەوش لەوەی لێگەرێ ئەدی کوونە بە حازی دەزانیت ئەوە بەشەکە لەو مێژوە جوانەی بەڕاستی یعنی کاتێک کە خەڵکە گوا باس دەکات بەرجەستەکەی یعنی ئەوە جێی شانازیە بەڕاستی بڕاتەبی زارێکی لە زادەی لای ئەسواق سیروان دەڕۆیشتم گەنجێکی بەژم بڵند چەندتل شەفە کولەبە ئەو جەشتەشی دی نازم ببینیت مایە طبعا چوە حەجێک کاک حاجی دوایێ گوتی ڕۆژ چمە بازاڕی برادەرێک اختیارێک بانجی کردم یان لە مزگەفت یان لە بازاڕ هاتبوونە ماری بەخێراتنەوەیان ئەوە چوێ حەجێ واز لە درۆیان بینا درۆ برایان مەکا ئەوە تۆ بەچوو بە حەقت کردیە یعنی بەڕاستی واز زانێ و کابرای درۆزدا دکتۆر زە شتەکەی
ئەمن لەگەڵ کاک حاجی ئەنگۆ کە شتەکانتان هەڵدەبژێت دامێن پەیامەکی هەبوو ینی هەر لەو پێکەنین نەبوو ینی ئەوە زۆر گرنگ ڕاست ئەمن دەمیست باسی شتەشکە بکەم یەکەم جار کاکسامە پەشیمانیمان کرد درامایەک بوو دەرهێنانەکەیم بوو لەگە کاکسامەی پێکەوە گوتمان شتە چی مامۆستافۆن بەس نەسمان هەبوو ئەنگۆ بەس ئەوە نەسمان هەبوو نەسمان هەبوو زەمە بەستم لەسەر یەک ئیشمان کردی ئەمن دەوری بابەکەم دەدیت کاکسامەم کردە کوڕی خۆم ئەو کاتی ئاخر دیمەن ئەمن بەحسێ کابرایەکی هەندێک خراپم نەخۆش دەکەوم سەرەتاین دەگرم و دەمرم ئاخر کۆتاییەکەی کاگوەلیت ڕسمەکەی دەگرت وێنە گریشتەکەی دەکرد گوتم کاکە ئەوەی ئەخیری گوتم زۆر شتێکی جوانی بدێ زۆر تەمان ڕدێنم هاتبوو وەزعم زۆر ئەوە بووە کە لێ درابەوە قسە هاتەوە پیرێژنەک نییە هەزار ڕەحمەتی کردنی گۆت بووی کورە سندانی لێدا ئەو پیاوە هەندی ئارەق خواردیە هەندی تەمەشای کو دەڕزکە ئەوزا شتانەمە کاکە شتەکانیمە هەمووی پەیام بوو ڕاستە پێکەنی ناوی بوو ڕاستە وەچی کاگمازی بوو کاگەمڕزای گۆتەنی شتەکان ناوی عەنتیکە بوو بەس هەموو شتو هەمووی واقع بوو ئەو کەسایەتیانە هەنە ئەو کەسەی ئەو غەڵەتانەی خۆی ببینی دەلێ ئاوێنەیە هونەر ئاوێنەیە مجتەمەعان خۆی ببینی غەڵەتەکانی خۆی ڕاست بکاتەوە کەس ئەو سفەتایی هەبی چەند ناشرین ئەوجا تەماشای ئێستا تو چەند سفەتەکەت ناشرین بووە خەڵک خۆش تویستیە بەس ئەو لۆ بژێرەوە تێدەگا ئەوەی تێدەگا بە غەڵەت تێدەگا ئەوجا ئەوم لۆ بژێرەوە ڕۆلی ئافرەش دەژیت وەنیە ئەوجا ئەتو ئەمن مامۆستا خوا عافیکە جەلال بەیار بوو وەختی خۆی ئەوجا ئەوشم لۆ بژێرەوە چ کێشەتی لۆ دروست نەکرد ئەوە مەسەلەن لە ماڵی یان لە شتاک لەوەی خۆی لە هەفتایەکان ئەو وەختی ئافرەت نەبوو زۆر مشکلە بوو یعنی دوای هەندێک بەرهەم هەبوو یعنی ضروری بوو بکرێ من بە شانازیەوە ئەو تەسحێمدا کە بەرجی ئافرەت لەبەر بکەم ئەو بەرهەمانە ڕۆلی ئافرەت ببینە چێ وەقتراحی لۆ کرد پێشنیازەی لۆ کردی ئەمن طبعاً یەکەم جار ئەوەی منیا سەر تەختەیشان و مامۆستا عەبدوڕەحمان بوو قوتابی بووم لێکی ناوەندی ڕێز و سڵامان لۆ مامۆستا سەڵاح ڕێزم هەیە لەبووی کە ئەو عەرزەی کە چالاک قوتابخانەکە وەخت تازە دامەزرا بوو مامۆستا سەباح هاتە مەکتەبەکەیمە گوتی چێ حەز دەکا تەمسیل بکە ئەمن بووم پەیمان بە گۆگ و بە ڕەحمەت بیسەلام کۆیی بوو فەیسەل محەممەد ساڵح بوو ئەمە ئەو مەجموعای هەڵبژارد لە بۆ قوتابخانە چالاکیەکەمان مامۆستا ینی هاوپۆل بووی لەگە مامۆستا سەلامی ڕەحمەتی بەلێ هاوپۆل هاو قوتابی یعنی ئەو خولەکان ئەوەی ناو بازاڕی ئەلەوێ قوتابی باقی ئەو زەکە عەرزەکە تەواو بوو مامۆستا سەباح زۆر ڕای لە ئیشەکانیمە بوو گوتی حەز دەکەم بێن ببنە ئەندام لە تیپی هونەری هەولێ تاقە تیپەک بوو کە ئیجازەی هەبوو ئیش بکەین وەڵڵا یەکەم ئیشکردمان فالسی دوای ئەو بوو مارەی کە دەوری عیشێ ببینم ئارێ وەڵڵا مامۆستا شتێک ئەتوو بڕک نەخۆشیش بووی ڕەبوو شتیوە ڕەبوو وەنیا کێشەتی لۆ نەدەکرد ینی کاک وسامە لە دەورەکانیان مامۆستا شکلا ئەو مراعاتیان نەدەکرد کە ماندید نەکەن کە ئەوەندا بەو خوددایە عشقم خۆشەویستیم لە بۆ فەن نەحسم بە ماندیبوونێ دەکرد نەحسم بە تەنگە نەفەسی دەکرد هەندێک زار ماندی دەبوو میراک دەبووم بەڵام هیچ هەستم پێ نەدەکرد عشق و خۆشەویستیم لە لە کاتی تەمسیل کاکامەرا نیهائیەن ئاگای لە ڕەبۆکەی نەدەبوو یعنی بڵێن دەرد دەدا نەخۆشیەکەی لەو کاتی هەر لەبەر ئەوەش بوو کان و لەکمان لۆ دادەنا وەری دەگرت ئەوە کە چ بوو دایاندایێ ڤانتۆلین ئەو شانەی بوو پێشی بڕۆ شادەمارەکان گەورە دەیگۆ بم بە خەستەخانەی باچینە تەواوی دەرمانەکەم تێ بکەن طبعا دەرمانەکەش دەبا سەبر 20 دقەی دەویست وەنی 20 دقەی سعاتی دەویست دەبا سەبر ئەو دوایە دەچوین باشە مامۆستا ئاخر کارتان پێکەوە چ بوو دوا بەرهەمتان پێکەوە ئازارەکانی بارە ئازارەکانی بارە ئەمن لە نۆ چوومە دەرێ بە هۆی نەخۆشی چاوم چوومە سوید گەیشتمێ لەوێ پاشان چەند سارێک لەوێ مامەوە تاوان لەوێشتا من ئیشم دەکرد ئیشی هوەری لەگەر کاگڕسمی هوەرمەند کاگڕسمی جەلال ڕادیۆیەکی هەبوو بە ناوی دەنجی کورد ئەو شتانەی کە لە کاتی خۆی لە ڕادیۆی یەکگرتوو برێن لەگە کاگوسانەی کەسمان کرد بوو جان مامۆستا فەوزی زەلە بەرێ لەوێ ئەمن شەموانە بەرنامەمان دەکرد و شتەکانم دەنووسی و پێشکەشم دەکرد بەردەوام بووی
مامۆستا ئەتووا بزانم پاشی مامۆستای تەقیەوە خۆی کە ببوورە ئەو سەلاحی بەکار بەجێهێش کە کە سەفەری کرد بینەران بە گشتی قەنەعەتیان وابوو کە ئوسامەش تەواو مادام کاکشکوڵار ڕۆیی ئەو قسە کە لە ناو خەرچی هەبوو یانی ڕەتفعلێکی لا من دروست کرد گوتم دەبێ ئیشەکی بکەم بسەلمێنم کە فعلەن ئەمن تەڵەبەی کاکشکوڵایمە بەرێ تەڵەبەی کاکشکوڵایمە و کاکشکوڵاش بڕۆ ئەمن ئیشی زۆر مهم دەکەم ئەگەر ئەویش نەمینی فعلەن کۆچم کرد کۆستەبان تەقینەوەی زۆر گەورە بوو لە مەرحەلەی خۆی ساری 2001 بوو لە ئیشە هەرە گەورەکان جوزیەکەم 15 حەلقە بوو جوزی دوم 14 حەلقە بوو بۆ کاکشکوڵا دوای کە خەبەری بیست و هاتەوە ئەوانە زۆری کەیف پێ هات زۆر ینی هاتنی من لۆ هونەر ئەو پیاوە بوو ئینسان نابی ئینکاری واللهی مامۆستا ماجد تازە وەسفێکی زۆر غەریبی کۆچت کرد ئەمە لە پەراوێزەکان گوتت کۆچ چ بوو دیاری چ بوو خۆی کۆس دیارێکی ئەو خودایی بوو لە بۆ ملەتی ینی بەڕاستی بەرهەمەکی زۆر جوان بوو ئێستاوا 22 ساڵ بەسەر ئەو بەرهەمە دەدرێتەوە نەکەر خەڵکەکە لە بازاڕی حیوارەکانیشی لەبەرە حیوارەکانی لەبەرە بەس مامۆستاوە بزانم ئەتوو پێشتری تەمسیلت دەکردونەوە بەڵێ من لە هەشتاوە لە ساڵی هەشتاوە هاتی مناوە لەگەر کاکشکوڕای شانۆمان کرد ڕێگای مامۆستا شکروڵای بەڵێ لە خانزاد پێکەوە بووین لە کۆمەڵ لە ڕێی مامۆستا کۆمەڵی هونەر و وێژەی کوردی فەریدی برای هاتبی ئەتوو نامە هەر خێزانەکەمان شاعیر و هونەر بووین هونەر دۆستن ئەوە بوو کە ساڵی چوومە هونەر وێژەی کوردی بەس پێش بچمە هونەر وێژەی کوردی لە تیپی هونەری هەولێر ئەمە ئیشمان کرد مامۆستا سەباح بوو تیپی هونەری یەکەم کەس مامۆستا سعدونیان بە مناسات ئێستاش لە بیرما کە ساڵی هەشتا چوومە بەڕێوەبرا ئەوەی ڕێز و سڵامان هەیە لە مامۆستا چای ماز دەکەم لەگە کاکشکوڵاش ئیشەکمان کرد خانزادێکی تر لە دەرێنانی مامۆستا تەلعەت سامانی ڕەحمەتی بوو شانۆ بوو کردمان نووسینیشی هەر مامۆستا تەلعەت نووسین و دەرێنانی خۆی بوو بەهرەمەند بوو بەڕاستی مامۆستامان مامۆستا هەمومان مامۆستامانە مامۆستا ئەسامن هەزار ڕەحمەتی لێبی مامۆستامە گەورەم بووە برا گەورە بووە باب بووە ڕێپشاندەری هونەریم بووە مامۆستا بۆ منیش کە مامۆستا و خۆی نووسە ئەویدی زۆربەی ئیشەکان بە خۆی نووسی مامۆستا تەڵعەت سامان کوردەکی پاک بوو یعنی شتەکانی دەنووسی جوان بوو شتەکانی هەمووی ینی لە بۆ ئەو کاکە پیلانەکی کرد ئێستا ئەگە باسی بکەی پیلان لەسەر شۆڕشی کورد ناوەکەی لەسەر ئیتفاقی جەزایر یعنی چێ مامۆستا چێ دەتوانێت قەڵای دمدم پێشکەش کاکە پیلان ئەمە 8 ڕۆژ لێرە لە شانۆگەری لە قاعی شعب کە ئێستا کە ڕمایە پێیان ڕاگرتن مامۆستا پێیان ڕاگرتن یان پێیان ڕانەگرتین ئەمە 8 ڕۆژی ڕێک شتەکەمان پێشکەش دەکرد بەخوای قاعانیە ئەو کاتی کورسی ئەو ئاسنەکان یعنی لە دەرێت تەمەش کاکە کەینە سڕە دەبی بەس بچینە ژۆرێک باە چوینە کۆیە لە کۆیە پێیان ڕاگرتین ڕاگرتن لە کۆی مامۆستا تازە لەگەڵ دکتۆری شتێکمان باس کرد مامۆستا ئوسامە زەمیل دکتۆر شتێکمان لەگەڵی باس کرد ئەمە قوتابی بوون لە کولیەی هەندەسەی کۆلیژی ئەندازیاری ساڵی 91 شانۆگەریەکمان کرد ڕەوانشاد مامۆستا فەراز شەریف هات لەوێ یعنی کابرایەکی بەو گەورە و بە سیارەی خۆت و هات و ڕێنمایی کرد باشە مامۆستا سوالێک ئێستا ئەگەر هەلت لەو بڕەخسێ دەتانی کۆیان کەیەوە یان هیچ لە مێشکت هەیە شتا ئیشاءالله باشە و خەبەرە خۆش تاکید ئیشەشی دەکەین یانەوە حەسری و خەبەرە زۆر دڵنیامە زۆر چونکە ئیشەکە ئەو شۆ دەنووسم یعنی ئێستا لە مێشکم گەڵالم کردی ئەو شۆ دەنووسم کاکوڵا زۆر تەرجیعم دەکەم تەمان مامۆستاش لەگەڵ هاوزەکانی لەمانی لەیدانێ و ئەو گروپا هەمووی لەگەرە ئەو گروپە هەمووی لەگەرە ئەتوش ها مامۆستا مازن توێ مەزبەحی تەماشاکە نەسی دەدانێ نەک دەوری خۆم دەوری ئەوانجی مامۆستا مازن لە کۆتاییدا دەگەینە بەرەو کۆتایی بەڵکەی لۆ هاوڕێی تەمانت چت هەیە لە ئەو برادرە جوانانە واللهی ئەوەندە تەمەنا دەکەم یا ڕەوی خوددا تەمەنیان درێژکە لە ساغیان کە بتانین ئیشەشیکەی جوان بەرهەمەکی جوان کۆمان بکاتەوە ئەوەندە والله ئەوە ئومنێتی هەمومانە کاکە حازی دەست بە ئیش بکاتەوە و هەندێک ئیشکە بکەین خەڵکەکە کاکە زۆر ئەو تکایەمان لێ ئەمن یعنی هیوادارم بەردەوام بین دەست پێ بکەینەوە مامۆستا ئەتوو هاتی میوانی نازانم مامۆستا شکرلانە ماری خۆمە کاکە میوانی ماری خۆمە چکە من پەیوەندیم مامۆستا ئیزنی مەدا هەتا ئیشەشی جوانمان لۆ نەکا کاکە پەیوەندی تەلەفۆنیم لەگە کاگوسامەی
بەردەوامە ئەمە لەوێ ئیشمان قەیدی ناکە ئەمە ڕێز و حرمەتم لە بۆ ئەو برایە خۆشەویستانە لە بۆ هونەرمەندان بەس کاگوسامە وعدیدایە شتێک دەکا دەبی ئەم پێم خۆش بە ناو ڕەمەزانێ بیکەین ئەگەرچی ناو ڕەمەزانێ هەندێک مەشغوڵ دەبین بەس چییە پاشی ڕەمەزانێت دەبی شتێک هەر بکەین والله ئێستا خۆی بزولێنی ئەمە دەیناسم ئەو برا گەورەی دەناسم ئێستا خۆی بزولێنی شتەچی دەکا و هیوادارم ئەو جارە دەینەکەتان پیرۆزبایی بەرنامەکەتان لێ دەکەین و دەستخۆشی و ئومێدەوارم نانەوە دەبیت ئەمە زۆر سوپاسان دەکەین ببورن پێمان خۆش بۆ هەر پێکەوە بین بەڵام کاتی بەرنامەکە بەرەو کۆتایی دەڕوا زۆر سوپاسی ئەوەی خۆشەویست دەکەین کە گەورەمانتان کرد و تەشریفتان هینا ئێرە و یاڕەبی خواتەمە درێژتان کات و هەروە پێکەوە بن گەلک سوپاس ئەمەش زۆر سوپاس دەکەین بە تایبەتی لە بۆ تەلەڤیزیۆنەکە و لەو بەرنامەکە و لۆ کاکاروک و جەنابەت و ئەو گروپە جوانەیەکەوە لە پشت کامێرەش دانیشتێت زۆر سوپاس زۆر سوپاسان دەکەین لە کۆتاییدا هیواداری شتێکی بە پچێژمان پێشکەش بە ئێوەی خۆشەویستکردی با بینەرانی عزیز گەر بەرنامەکەتان پێخۆش بوو سبەی شەو لە هەمان کاتدا ئێمە لێرەین گەر پێشتان ناخۆش بوو دووبارە تەمەشامانکەن هەلە چی دیمان بدەن سوپاس.